آبی حیمانە ساقولاتی کوڕەوانە. ئایزان سڵاوتان لێبێ، ئێمە لە گردی سەیوانین. گردی سەیوان ناوێک کە بۆتە مەزارگەی دەیان و سەدان ئازیزی ئەم نیشتیمانە و ئەم شارێش. گردی سەیوان شوێنە جوگرافیایەکەی لە ڕۆژهەڵاتی کۆنی شاری سلێمانیە، گەرچی ئێستا سلێمانی فراوان بۆ گردی سەیوان بە جۆرێک لە سنتەری شاردایە. ئەگەر لە خۆمان بپرسین ئەرێ ئەم ناوە بۆچی بێرە دەوترێت گردی سەیوان، دەگەڕنەوە لە کۆنا ئەم گردا پڕی بۆ لە دارەخەوان و گەرچی ئێستاکەش دارەخەوانەکانی هەرماون و وەرەوە بوونەتە بەشێک لە هەوێنی شێعر و هۆنراوەکانی شاعرانی نیشتیمان. لەسەر گردەکە سێبەرێکی زۆر هەبووە. سەیوان واتە سێبەر، سایەی ئەرخەوانەکان وای کردووە ئەم ناوە ببڕێوە باڵای ئەم گردەیە و لایەزال ئێستاکەش ئەرخەوانەکان هەر سەیوانیان لەسەر گردی سەیوان ماوە و سێبەرەکەیان بووەتە جێگەی حەسانەوەی هەموو ئەو هاوڵاتی و ئەو ئازیزانی کەوا دێنە ئێرە و هەروەها ئازیزەکانیان لێرە بە خاک سواردووە، چونکە دەزانین گردی سێوان ئێستاکە شوێنی ناشتی مردووەکان یاخود لە کۆندا گۆڕستان بوو و گەرچی ئێستاکە شوێنی ناشتی مردووەکانی پڕ بووەتەوە. واتە تەنها دەویستمەوەتان پێ بڵێم ناوی گردی سەیوان ئەگەر بپرسین لە خۆمان بۆچی بێرە دەوترێت سەیوان، ئەوەش هەڵکەوتەکەی یاخود شکل و شێوەکەی کەوا لە کۆندا ئەو دار ئەرخەوانە زۆرەی کەوا لەسەر گردی سەیوان هەبوو، سێبەرێکی زۆریان بۆ گردەکە و بۆ خەڵکیشی کەوا هاتوونەتە سەر گردەکە دروست کردووە. بۆیە توانین بڵێم وتراوە چۆن بڵێ گردی سێبەرەکە یاخود ئەو گردەی سێبەری هەیە یاخود شوێنی سێبەرەکە، بۆیە سەیوانیش ئەو ناوەیە لە سێبەرەکەەوە هاتوواتە سایەکەی ئەرخەوانەکان وای کردووە بەم شوێنە بەم گردە بوترێ گردی سەیوان.